بانگشا هەڵبژارتنە تایبەت لە پارێزگاها دهوکێ هەوە چەوادی gelek spas ew rastî bît ev du sê roj ez parêzgeha Duhokê me seredana bazina dikem ji lekê ve gelek xweşxalim ku dibînim hemaset û dilsozî û hewildanên berdewam bû tîmê hewa bangeşê ji lê hevalê têketiya Niştimaniya Kurdistanê ve çiva ku mesuliyet bazina و همی او حوالین سنور بازنا و کو ایک تیم ایک اراده یه بجداری بانگشت کن او جهه دلخوشیه یا دوی جهه دلخوشیه و کو او پلان و برنامج لی مکتب حال بجاردنی و هاتیا دارشتن شلی بازین سنور پارزگاه دو که بباشی یه تینه جهنان او جی پینگاوین درست و ارینینه بس دو جارا جی دلگرانیک اویا کو مخابنی و شویکی برنامه بوده رشتی هوکا دراندن و هلاندن و جیوکرنا وینا و پوستر تکتیا نشتیمان کردستان نال سنور پارزگاه دهوکه و اف دیارده که گلک نشرینا دجی پروسا هلبجاردنیا دجی بنامای دموکراسیتیا دجی همه رنگیه و همه بوچونیه و دجی وان دروشمانه که هرم کردستان هاتینا بلند کردن دجی بریار و رنمایین کمیسیونا بلند یا هلبجاردنانه و ابا تأکید بزیان ود گرید بو ناو دنگیا بهدینان و بزیان ود گرید بو ویلانی یکو بواکریارا راد بیت و اونیا کو بیجن کمی پروسه که سرتاسری پلان بودارشتی حمله روزانه یا جوکرین و دراندنا بینایا یا دویجی خاله کدیجی گلک دلگران بوم و همی حوالت اکتیان اجتماع کردستان سنور دورا بهدینان دلگران بون او کریارا نهجی نسبهی نگنجاو نمروانه کو لسنور قضا شیخان رویدای او کریارک بود دجی وکو جن پیشل کرنا مافی جنه بو وکو مروف پیشل کرنا مافی مروفی بو و وکو دابونریتین کمالاتین دورا بهدینان به چه شوکی او رفتار گل دابونریتین رسانن دورا بهدینان نگونجید. ممستا الجر درشمه هزاتین البغدای کتیه دست به بانگ شکریه او هزال بغدا چیه دبو خلکی چه کتن یکی دی؟ او هز اویا یا کو او سوزن کو برینو کداین او پلانا کو هاتیا دارشتن بشکی زور شو هاتا بجینان او جی اوه کو مادیت 4 سالن در باز بوی هر افهزه بول بغدا یعنی بردام بو اراده کام مکم هبو و توی بارده بو کو کوراتی استراتژیا چارا سرکینا کشن نافبر هرم و بغدایا و توی بارده بو کو اف کشتنی پریا دانستاندنا دهنا چارا سرکن توی بارده بو کو ویت پشتا خوب برگا و مادن دستوری گیری بدن توی بارده بو کو ویت او توافق کو عراقانی سرهاتیا آواکرن او توافق و سازان اوه کفیت بواری بجینانه و مطمئنه و هفدو قبول کردن هبید و هرم توی بواری دابید کو بی بغدا هرم کا پیز نابید بغدا جی توی بواری دابید بی هرم بغدا کا پیز جی نابید افدو هر دو حکومت تمام کردن ایک دونا و ارکن هف بشکنه و هر لعنی که جی تایبت من یا خواه اوه هزام بویا یا دوی او هزام او بکو تایبتی سروک باول طالبانی اف چند سالن در بازوی بردوامی سردانا بغدا کرد بو بابت موچه خوران و فرمانبرن هرما کردستان اوه هزه و هم دی بردوامی سر و هزه و انشالله دنگ زیده تربینین دا هزامال بغدا پیستر ببید هزه که دیاما اوه بوا که او سوزو او پیمانت ما داینا جمار دور وقتیای لانه دیجی دابون بس تا که هز که سوزیت خو وعدت خوب جینا بید ایکتیان اجتماعی کردستانی بو ما گود دی محافظی خو سپین کرکوک لادین لحات لادان ایکتی گود دی روشا آلوزا امنی آلوزا سیاسی آلوزا اداری حتی آلوزا کمالاتی آلوزین پیک وجیانه دب دیمای اینین روشکا تنا پیدا کن ایکتی شیافه بکد ایکتی گود دی ام
هەوەکە خزمەتکردنێت هەمی بوارێن ئاوەدانی بابەتێ کەهرەبێ بابەتە قێرکردنا جادا بابەتێ باخچە بابەتێ پاقژ و بژینی بابەتێ تەندروستی بابەتێ ژینگەهی بابەتێ ئەوێ گرێدای پاڵاوگەهێ نفتێ هەمی بوارە دیدا ئەم دی خزمەتە خەڵکی کەرکووکی کەین ئێنها سەرکردی تێکەتی مەسئولێت بازنێت تێکەتی مەسئولێکی کەرکووک سەربلندی و سەردانا کەرکووکیات کەن بێژین ئەوێ مەگوتی هەوە ئەو سوزێن مەداین مە بجینان لاما کەرکووک نهایەت دەستێکی هەم ئەمیندا هەم خزمەت گوزاردا ئەوە هێزایەکەتی ئەف هێزا ئەڤڵ کەرکووکێژی هێزایەکەتیە البەغداش و ئەو هێزایەکەتی البەغدا هێزایەکەتیە الکەرکووک و هەروی دەمی هەردوو هێزێن کەرکووک و بەغدا هێزایەکەتی دەبن لە هەرێما کوردستانی دەستخۆش مامۆستا ئێوی ئەگەر دەم هەبیت ئەس دگەل بەرپسێ بازنێ ئێک ژی باغم خالت دوستکی بەرپسێ بازنێ مامۆستا خەلک ڕۆژانە چەند قەستە هەوت کرد ji بۆ بانگێشە هەڵبژاردنان دەستپێکی ئەس خێرات نکات لەتیفیت کەم وەکو بەرپرسێ بۆردی ڕاگەاندنێ یەکێتی نیشتیمانی کوردستان هەروسا لجنا تەنسیقا نەوبەرە ئۆرگانە و لجنا دارشتنا بەرنامەی و دروشمن یەکێتی نیشتیمانی کوردستان خێر بێت سەر چاوە و دیارە هەندێک ڕێنماییژی ئیناینەک و ئەم سنووری بازنی خۆدا جێبجێ بکەین گەلێک سپاسیاوی بکەین خێراتی سەر چاوە وەکو بازنمەیە ئێکی دهۆک شۆلمەیە بەردەوامە و ئەو بەرنامەی هاتیە داڕێتن شلای مەکتەبە هەڵبژاردنە وەکو بەرنامەیەکی گشتگیر و هیرە ڕۆژانە ئەم جێبجێ بکەین ڕۆژانە خەڵکێکی زۆر بەرێ خوددەتە بازنمە و سۆزێ دەنگ و هاریکار بنگەل لیستا 222 و هەروسا ئەم وەکو بازنە سەردانێتمە و چۆنەمە بوو ناو خەڵکیدا یا بەردەوامە و ئەم بڤان چەند ڕۆژین چۆین گەیشتە قەنەعەتێکێک و بەلێ هێزامەیە زیاتر لێتێت و دەنگێنمەیە زیاتر لێتێن و ئەم گەلێک بهێڤینێک و ئەم دەنگێت خۆ هەم زیێدەکەین و هەم کورسیکەکەژی دەستخۆ ببینەکە نەکەینە دوژی یعنی ئەوە گەلەکە مهمە چونکە ئەوە ئەم بینین شارەی ئەڤروکە جێ دڵخۆشیامەیە جێ دڵخۆشیایەکەتیە جێ دڵخۆشیە لیستا 222 بەری چەندێکێ 6 گەنجێت دۆکێت دەفمە بوون ینی گەنجێکێت واعی بێ داخوازە هیچ شۆرەکی بکەن بێ تشتێک بێتن هاتن گوتی ئەم ئامادەینە پشتەوانیا لیستا ئەوە بکەین وەکو لیستا یەکێتی نیشتیمانی کوردستان لیستا 222 و ئەوە بڕاستی جێ دڵخۆشیەیە و ئەف نمونەت ڕۆژانەی بەردەوامن